لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بە ڕێز دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە لیژنەی مادەی 140 لە هەولێرەوە لەگەڵمە. بە ڕێز دژوار سپاس کە لەگەڵ کوردستان 24 با لە نوێترین پێشاتەکانەوە دەست پێ بکەم گردبوونەوە خۆپیشاندانی خەڵکی دەوروبەری سەرگەڕان و هەروەها پردەیە کە ئێستا سوپای عێراق ناهێڵێت گەنمەکانی خۆیان و بەرهەمەکانیان درێنە بکەن. بۆچی بە بەردەوامی پرۆسەی تعریب بە شێوازی جۆراوجۆر لە ئەو ناوچانەی کە دەکەونە سنووری مادەی 140 تا ئێستاش بەردەوامە؟ سپاس بۆ ئەم دەرفەتە ئەم کاتەتان باش. بەڕاستی ڕاستە ڕژێمی بەعسی دیکتاتۆری نەماوە، بەڵام بەداخەوە لای هەندێک خەڵک کە دەسەڵاتداریشن لە بەغدا کەمینەش نین بیرباوری شۆفینی و مەرکەزیەت ئەگەر زیادی نەکرد بێ وەک خۆی ماوە. مادەی 140 پرۆژەیەکی یاسایی دەستوریە بۆ چارەسەری کێشەکانی دووەم نەتەوە لە عێراق کە کووردە، بۆ ئەو خاکەی کە داگیر کراوە بە کۆمەڵی بڕیاری مەسقەرە سەوری منحەل و لژنەی شوونی شیمالی منحەلی عێراقی پێشوو زەویزای جوتیاران داگیر کراوە. لە مادەی 140ش چارەسەر دۆزراوەتەوە بۆ ئەو کێشەیە. یەک ئەوەیە بڕیاری 29 دەرچووە لە ساڵی 2012ەوە کە ئەو زەویانەی بە بڕیارەکانی شوونی شیمالی منحەل هی خەڵکی کوردستانە داگیر کراوە پێیان بدرێتەوە کە زیاتر لە 900,000 دۆنم زەویە بێ. هی دووەمیش کە بە بڕیارەکانی مەسقەرە سەوری منحەل زیاتر لە 300,000 دۆنم زەوی جوتیاران داگیر کراوە. بۆ خاڵی یەکەم لە 2012 بڕیاری 29 دەرچووە، لە 2023ش ئەو بڕیارە کەوتێتە واری جێبەجێکردنەوە کە ئەو زەویانە بۆ خەڵکەکە بگەڕێتەوە. ئەوەی مەسقیارە سەورەش لە 2014 پرۆژە یاسایەک بۆ ئیلغاکردنی بڕیارەکانی مەسقیارە سەوری عێراقی چۆ پەرلەمان لەوێ نەبووە بڕیار. ئێمە پاڵساڵ 2023 جارێکی تر پرۆژە یاسایەکمان نەدووە بۆ پەرلەمان. ئێستا لە پەرلەمانە قسەمان لەگەڵ برادران کردووە، نوێنەرانی کورد لەوێ بە تایبەتی نوێنەرانی کەرکووک جێگیری سەرۆکی پەرلەمان کە هەوڵ بدەن ئەو یاسا پرۆژە یاسایە بکرێتە یاسا و بڕیارە جێبەجێ بکرێن. لێرە کێشەی گەورە ئەوەیە ئەو خەڵکەی کوردستان خاوەن زەوین، زەوی باو باپیرانیانە، مولکی خۆیانە. لە پێشەوەی کە دەوڵەتی عێراقی دروست بێت، دەوڵەتی عێراقی ساڵی 21 دروست بووە، پێش دروست بوونی دەوڵەتی عێراقی ئەوان خاوەن ئەو زەویانن بۆ گۆڕینی دیموگرافیە وەکو پرۆسەیەکی بە عەرەبکردنی ئەو ناوچانە ئەو زەویان داگیر کراون. ئێمە پار ساڵ داوامان لە حکوومەتی عێراقی کرد وەکو لیژنەی باڵای جێبەجێکردنی مادەی 140 لە بەغدا کە ئەو گرێبەستانە مەلغین نابێت تازە بکرێنەوە. ئەو زەویانە هی خاوەن ئاسڵیەکانن کە کوردن، بەڵام مماتەڵەیەک هەیە، کەمتەرخەمیەک هەیە، وەکو پێویست ئەو بڕیارانە هەرچەند لە عێراقیش دەرچووە جێبەجێ ناکرێت. باش ئەو کەمتەرخەمیە کێ دەیکات بەڕێز دژوار بە چ ئامانجێک دەکرێت؟ بۆچی هەنگاوی جدی بۆ چارەسەرکردنی بابەتە هەڵناگیرێت؟ بەڵێ اینجا بەڵێ ئەو کەمتەرخەمیە یەکەم لەبەر ئەوەیە کاتی خۆی کە بڕیاری 29 دەرچوو جوتیارە عەرەبە هاوردەکان وتیان ئەو قەرەبۆی بە ئێمە دانراوە کەمە. دووسێ لیژنە لە بەغدا دروست بوو نەگەیشتنە قەناعەتێک و پەرلەمانی عێراقی پارە پێویستی بۆیان دیاری نەکردووە. لە لیژنەی ئێمە جارێکی تر ئەو بڕیارە کەوتە واری جێبەجێکردنەوە. لیژنە دروست کراوە بۆی بزانین قەرەبۆی ئەوان چەند بێ، ڕەنگە 3-4 میلیۆن بۆیان زیاد بکرێ بۆی قەرەبۆکە وەربگرن، ئەوەی زەویەکەی بەجێهێشتەوە نەگەڕێتەوە، ئەوەی زەویەکەی بەدەستەوەیە بیداتەوە خەڵکی کوردستان. ئەو جوتیارە کوردەکان باوڵێهین خەڵکی ئەو ناوچەیە. مماتەڵەکە لەوەیە هەندێک کەسەیە ئیدارەی کەرکووک، هەندێک کەسەیە لە پەرلەمان و حکوومەتی عێراقی ئەو بیر و باوەڕی مەرکەزیەت و شۆفینەتە تا ئێستا زاڵە بەسەریان ئەیانوێ ئەو دیموگرافیە وەکو خۆی بێ نەگەڕێت و باری ئاسایی خۆیکەوە ئی کووردە. سوپای عێراقی بە ناحەقی تەدەخولەکە. ئێمە لە 4-5 کۆبوونەوەی ڕابردوومان لە لیژنەی باڵای جێبەجێکردنی مادەی 140 زۆر باسی ئەو مۆزوعەمان کردووە. بەڕێز جەنابی سەید هادی ئامری کە بەرپرسی ئەو لیژنەیە کە من نوێنەری حکوومەتی کوردستانم لەوێ چەندین جار وتوێتی من تەدەخولەکەم ناڵم سوپای عێراقی بەو کارە هەڵسن، تەلەفۆنی کردووە، تەدەخولی کردووە، وەکو لێژنەکە ڕاستپارنەمان نردوو بە حکوومەتی عێراقی وزارەتی دیفاع عێراقی. دوێنێ ئێوارە من جارێکی تر بروسکەیەکە مارەسەر بەڕێز هادی ئامری کرد لەسەر بڕیاری خۆی کەڵێ من ڕێگری لەو تەدەخولە ناکەم، نابێت سوپای عێراقی تەدەخل
لە کێشەی مەدەنی بکات بە تایبەتی لە کێشەی زەویزای جوتیاران چکە ئەو زەویانە خاوەنە ئەسلەکەی کووردا غەدری لەکراوە. ئێمە وەکو حکوومەتی کوردستان لەسەر ڕێنمایی جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە سەوداکاری ناکەین لە بەستەی خاکی کوردستان لە مافی خەڵکی کوردستان بە تایبەتی جوتیار و دانیشتوانی سنووری کەرکووک و مادەی 140 ئەمە ناحەقیە. ئێمە هاتووینتە سەر قەت قسەمان لەسەر کردووە و داواکەین لە حکوومەتی عێراقی وەزارەتی دیفاع جەنابی سەید هادی عامری وەکو بەڵێنی داوە تەدەخولی خێر بکە بۆ ئەوەی ئەو دەستێوەردانە ڕابگیرێت چکەمە فیتنەی نەکەوێتەوە. ئەمە کارێکی باش نییە، ئەمە زوڵمە، ئەمە دژ بە مادەی 140 دژ بە یاسایە، دژ بە پێکەوە ژیانە، دژ بە مافیە و خەڵکەیە کە پێش دەوڵەتی عێراقی ئەوان خاوەنە و زەویان. باشە بەڕێز دژوار کەواتە سوپای عێراق بڕیارەکانی حکوومەتی عێراق جێبەجێ ناکات یا ئەوەی کە بەرپرسانی عێراق سەبارەت بە جێبەجێکردنی مادەکان و ڕێگری لە دەستێوەردانی سوپا ئەیڵێن جۆرێکە لە دووفاقی و ڕاستەقینە نییە؟ وڵی هەمووی تایە وەکو بۆم باس کردی هەندێک کەس بەرژەوەندیان لەگەڵەوەیە کە بڕیارەکانی مادە 140 حکوومەتی عێراقی جێبەجێ نەبێ. هەندێک کەس ڕەنگە بەخشیش وەربگرن بۆی بێن ئەو کێشەیە دروست بکەن یا هەندێک لەوانە ئەیانەی بیکەنە ئەمری واقع کە ئەو بابەتە بۆ شەو بێنێت و دیمۆغرافیاکە کە گۆڕاوە نەگەڕێتەوە بۆ کورد و شتێکی تریشێت دەوروبەری کەرکووک ئەو ناوچەیەکی زۆر باشە خەڵکانێک هەیانەوێ پرۆژەی ئیسماری لەوێ دروست بکەن ئەیانەوێ ڕێگیری بکەن کە ئەو زەوێ بۆ خاوەنەکە نەگەڕێتەوە. هەر بۆ معلوماتی جەنابت و بینەرانیش کاتی خۆی حکوومەتی عێراقی ئەو زەویانین داگیر کردو بازێکی داوەتە وزارەتی دارایی عێراقی بازێکی داوەتە وزارەتی دیفاع بەناوی حیزامی ئەمنی دروستەکەن بۆ پاراستنی کەرکووک و دامون دەستگا حکوومیەکانە لە دەست درێژکردنی یا لە چالاکی پێشمەرگە. ئەوانە هەندێکیان پێڵن مشەیەدە کە کۆمەڵشتێکی لەسەر دروستکراوە بینای لەسەر دروستکراوە. ئێمە لە لژنەکەدا کۆکیمان کردو لە ڕاگاندن باسمان کردووە ئەو زەویانەی خەڵکی کوردستان داگیرکراوە ئەگەر مشەیەدەیە منشعاتی لێ دروستکراوە چی وزارەتی دارایی عێراقە چی وزارەتی بەرگری عێراقە ئەبێ قەرەبۆیەکی باشی خەڵکە کوردەکە بکەنەوە ئەگەر ئەو پرۆژانە بۆ بەرژەوەندی گشتیە قوتابخانەیە خەستەخانەیە هەرشتێکی ترە. ئەوەشی مشەیەدە نییە واتە ئەرزەمە ئەگەر ئیجازەم بدەیت ئەوەی مشەیەدە نییە واتە ئەرزە هەروەکو خۆی ماوەتەوە. باشە من پرسیارێکەکەم زیاتر لە 30 ساڵە وزارەتی دارایی عێراقی وزارەتی دیفاعی عێراقی زەویەکی کوردی مەناهاک وەرگرتووە بە بڕیارێکی زاڵمانە و ئەو زەویە بەکارنەهێناوە مانەوە پێویستی پێ نییە مانەوە بۆ گۆڕینی دیموگرافیا بۆ تەعریبە. بۆیە ئێمە وەکو حکوومەتی کوردستان وەکو نوێنەری حکوومەتی کوردستان لەگەڵەوەنین ئەو زەویانەی کە هیچی لەسەر نەکراوە داگیر بکرێن پێویستە بە بڕیارەکانی 29 بێلغاکردنی قەراراتی مەسحەیە سەوری عێراقی منحل بگەڕێنەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانیان و دڵنیاشم هەر ئەگەڕێنەوە چونکە ئێمە بێدەنگ نابین. ئێمە پێشگیری داوای ڕەوای جوتیارەکانی خۆمانەکەین لە خانەقین و مەندلۆ تاگاتە زەممار و زاخە و شەنگار. بەڵێ زۆر سپاس بەڕێز دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە لیژنەی مادەی 140 لە هەولێرەوە لەگەڵمان بووی.